باس لە یەکێک لە فێرگارە تایبەتەکانی شاری سلێمانێکین کە ئەویش فێرگەی نامدار قەرەداخی و لایەن زۆر بەڕێز مامۆستایان نامدارەوە بەڕێوابرێت دیارە ساڵانە بەشێکی زۆر لە مناڵان وهروە گەنجان لەنێو فێرگەیە بە شێوازێکی دروست وهروە ئاکادمی فێری ژەنینی موزیکە بن و هەروەها چەندین پارچە موزیکیش خوان کە ئەتوانن هەم لەگەڵەوە بیژەنن وهروەها لەگەڵیشە فێری نووسینەوەی نۆتەکانیش بن و چەندین بتوانن کۆنسەرتی تایبەتیش بەڕێوە بەرن. دیارە ڕۆژی دوێنێ دووەمین کۆنسەرتی ئەم فێرگەیە بەڕێوە چووکەتیە بەشێک لە ئەو با بڵێن فێرخوازانەی کە لەنێو فێرگەکەیان توانیان کە ئەو پارچە موزیکانی خوان نووسیویانەتەوە پێشکەش بە ئامادەبوانی بکەن. ڕۆژی حوتیەم مانگە لە تەلاری هونەر لە شاری سلێمانی فێرگەی نامدار قەرەداخی بە بەشداری فێرخوازانی فێرگە و ژمارەیەک لە هونەرمەندانی دیار دومین کۆنسەرتی ئەم ساڵی ساز کرد کە تێدا کۆمەڵێک گۆرانی موزیکی ڕەسەنی کوردی پێشکەش بە ئامادەبوان کرا ئەوەی جێی سەرنج بوو بەشێک لە بەرهەمەکانی موزیک و میلۆدیەکەی لەلایەن فێرخوازان ئامادەکرابوون. بخێرات. ئەم ساڵ فێرگەکەمان ئەمە دووەم کۆنسێرتەکە لە شاری سلێمانی پێشکەشێکە یەکەمیان لە یەکی سێ بوو کە هۆڵی تەواوی پێشکەشمان کرد و ئەمڕۆژ وا لە تەلاری هونەر لەم کۆنسێرتەدا 28 ژەنیاری ئۆرکێستری یەک بەشدارەتایە و دە گۆرانی بێژ کە لە مناڵ و ئافرەتان و گۆرانی بێژە بە ئەزمونەکان پێکهاتوون 15 مادەمان ئامادە کردووە هەموو مادەکان مۆسیقا و گۆرانیەکان مۆسیقا و گۆرانی ڕەسەنی کوردین کە بۆ ئێمە زۆر گرنگە بە شێوازێکی هونەری سەردەمیانە پێشکەشیەکەین ئەوەی زۆر من بۆ خۆشحاڵم بەوەی کە جگەلەوەی کە ئێمە گۆرانی فۆلکلۆری و ڕەسەنەکان پێشکەشکەین ئەم ساڵ چەند فێرخوازێکمان خۆیان هەستاون بە دانانی ئاواز یان ئامادەکردنی ئاواز و گۆرانی و هەندێکیان خۆیان سەرپەرشتی یان ڕابەری ئۆرکێستەکە ئەکەن بە شێوازێکی مۆدێرن هیوادارم جێ ڕەزامەندی هەموو بینەران بێت. پێشێکی بەخێر بێن سەر چاومان خۆشحاڵین تەبیعی ئەمە ساڵی هەر لەم ساڵی ئەمەوە دوو کۆنسێرتمان کردووە لە مانگی سیا و ئەو مانگی بڵێ ئەمڕۆ حەوتی نۆیە وەکو بەشداری من وەکو عەلیارە وەکو کۆرسیش بەشداری یەکەم و لە مەقامی وەکو بەستێکی هیوەزارە بەشداری یەکەم و مەجموعەی گۆرانی ئەخیرمان هەیە هەمووی هەڵپەرچیە لەو گۆرانیش بەشداری یەکەم. ئەوەی ڕاستی بە ئێمە تقریبەنەوە 7 ساڵ و نیوە لەگەڵ مامۆستا نامدار قەرەداخیین چەندەها کۆنسێرتمان کردووە وەکو بڵێن لە دۆک و پایتەختی کوردستان هەولێر و لێرش عینەش لێرە وادەم دە 12 بەس کۆنسێرتمان کردووە لە شارۆچکەی چەمچەماڵ و دەربەنی خان و هەڵەبجەی شەهید هەر بەردەوامی لەگەڵی هەتا وەکو دەنگمان بمێنێ ئەمەش هەر بەردەوامی تەبان ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بڵێ هەفتاکان چونکە جاران مناڵ عەزفی کرد و گەورەش گۆرانی ئەوت ئێمە ئەو یادی کۆنە بەسەرەکەینەوە لە ڕاستیە ئێمە هەمووان خۆبەخشین یعنی دوای مادە و ئەو شتانە نەکەوتوین لە عینە کاتیشا هیلاکی شەبین لە ئیشەکە باس ئێمە هەر بەسەر بەرزێ زانین چونکە خزمەتی هونەری کوردیەکەین ئەوەی ڕاستی بێ مامۆستا نامدار خۆی هەموو شتێکە بەڕاستی هەتە جار وایە لە مەقامەکانە بە ئێمەش ئەڵێ ئاوا ناو ئاوە فێرمانەکە ئستەش